ئافرەتێک هاتووە ئەلقە و گوارەی هیناوە و تەسمیلی منی کردوتی مامە ئەمە بدە کەسێکی بێباوک. دیارە پیاوێکی ڕیشسپی تەمەەن 52 ساڵ کە دانیشتوی قەزای بەحرکەیە ماوەی چەند ساڵێکە وەکو پیشەی ساڵانەی خۆی هەڵدەستێ بە دابینکردنی جلوبەرگی قوتابخانە و پێداویستە سەرەکیەکان بۆ ئەو مناڵە بێباوک و هەژارانەی سنووری قەزاکە و دەوروبەریشی. ئەم پیاوە ناوی مام قاسمە. ئێستا خۆی لە لامە ئەمەوێ وردەکاری زیاتر لە مام قاسم وەرگرم. مام قاسم گەربێتە لای من سوپاس دەکەم. سوپاس بۆ ئەو دەرفەتە مام قاسم. جەنابەت لە کێیەکەوە ئەم کارە ئەەکەی و لە پێناوچی بۆچیش ئەیکەی ئەم کارە؟ بەخێر لێ سەرچاوم بەخێراتنی پەیجی 1964 دەکەم دەستان خۆش بێ ئەوە بوومەوەی 15 ساڵە من کاری خێرخوازی دەکەم و لە پێناوخوای گەورە دەکەم هیچ نەتێکی ترم نییە ئەگەر خوالێم رازی بێ هیچی ترم ناوێ. زۆر باشە مام قاسم. ڕۆژانە جەنابەت چەند کەس سەردانی تۆ دەکا یاخود با بڵێن پێداویستی بۆ چەند کەسی دابین دەکەی ڕۆژانە؟ ئێمە ڕۆژانە نییە زیاتر بە مەوسیمە یعنی هاوینان مبەریدە و سەلاجە و شت بۆ خەڵک دابینەکەین زستانان نەوت و ئەو شتانە بۆ خەڵک دابینەکەن سوبەیە نەوتە و مەوسیمەکانی تریش وەکو جەژنی قوربانی و جلوبەرگی قوربانی بووی منارێک هەم دەرامەتەکان و بێباوکەکان دەکڕین. ئێستا من خۆم ئەمڕۆ لەگەڵ جەنابەت بووم. ئەمڕۆ چەند کەس سەردانی جەنابەتی کرد یاخود پێداویستی جلوبەرگی بۆ چەند کەس دابین کرد بۆ چەند مناڵی بێباوکە دابین کرد؟ ئەمڕۆ لە فەزلی خوای گەورە بوو نێزیکەی 6 قوتابی جلوبەرگمان دابین کرد بۆ هەر یەکی بریتە لە جەنتایەک عەزیەیەک لەگەر پێلاوێک و قەمیسێک 4 پارچەی بە کەیفی خوان هەڵدەبژێرن. زۆر باشە مام قاسم. ئەمە یەک پرسیارت لێ بکەم بەڕێستان ماوەی 15 ساڵە ئەم کارە خێرخوازیانەکەن لە ماوەی ئەو 15 ساڵەی چ کەسێک یاخود چ خێزانێک هەبووە کاریگەری زۆر لەسەر تو هەبوو بیتن کە هەستی بەڕێستانی جولاندبی؟ وەڵاهی نمونونەکان زۆرن بەس باسی دوێنێ دەکەم ئەوانی تر با ببینێن دوێنێ دو ئەفراد هاتنە لای من کە ناسراون و پیاویان پێشمەرگەیە هەردووکیان کرێچینە و وەسعیان خراپە بە منیان گوت مام قاسم یەکی دوو مناڵمان هەیە جلمان بۆ بکڕێ کاتێک کە من پێم وت بوتان نەکڕم بەڕاستی گریان زۆر تاسیری لە من کرد یعنی شتی وا زۆرە نمونەی وا زۆرە بەس تحمل ناکەم پێت بلێ. زۆر باشە مام قاسم. کەس هاوکاری بەڕێستانە ئەو کەسانە چێن لە ڕووی مادیەوە کە هاوکاری جەنابتانەکەن؟ بەێ ئەو کەسانە زۆرن خەلکێکی زۆری یارمەتیم دەدەن ئەو کەسانێک کە یارمەتیم دەدەن شارەوەنەوە و من هیچ کاتێک ئامادەنی ناویان بینم و ئەو کەسانێک کە یارمەتیشم دەدەن کەسانی خۆمانن بوو نمونە ئافرەتێک هاتووە ئەلقە و گوارەی هیناوە و تەسمیلی منی کردوتی مامە ئەمە بدە کەسێکی بێباوک یعنی ئافرەتێک ئامادە بێ ئەمە فەزلی خوای گەورەیە متمانەی بە منە خەلکێکی زۆر ئەوەش لە گەورەی خوایە. ئەم ویست ئەو پرسیارە بکەم چۆنە ئەو متمانەت لە لای خەڵک دروست کردووە جەنابتان؟ متمانە بەڕازگویی دەردەکەوێت بە کردار و عمل دەردەکەوێت کە من لە ماوەی 15 ساڵە ئەگەر هەلەیەکم هەبێ خەلکێک دێ یەقەی من دەگرێ یعنی الحەمدوللا لە فەزلی خوای گەورە خەلکێک هەیە هاتووتە ئەو دوکانە پارەی داناوە و ڕویشتووە و کەسیش نەیبینیوە متمانەیەکی زۆرم هەیە ئەوەش لە ڕەحمەتی خوای گەورەیە خەلک زۆر متمانەی بە من. زیاتر هێتیمەکانە 90 هێتیمەکانە زیاتر ئەوانەی بێخانە هێتیمەکان ئەوە زۆر ینی لە بۆوان دابین دەکرێت 100% ئەوانی تریش ئەوانی دەستیان زۆر کورتە و لە ڕووی مادی لەوانیش دابین دەکەم مامۆستا قاسم. ئێمە نەمێژە دەیناسم مامۆستا قاسم لە ڕووی کەلوپەلی منداڵەکان لە لای ئێمە دابین دەکات بە ئارزانترین سار ئێمەش لە بۆیان دابین دەکەین لە ڕای خوای گەورە وەکو خێرێک بە جەنابی مامۆستا قاسم و خێرخوازەکان بکە ئەمە لە خزمەت داینە دایمان دێتە لای ئێمە وەکو شایدی لەسەر ملی خۆمان شاهید بۆ دەدەین